سڵاو لە خۆشەویستانی ڤار میدیا لە هەر شوێن و جێگایەکن سڵاوتان لێ بێتم کاتتان باش بێت. مژدەیەکی زۆر خۆشم بۆتان هێناوە کە دڵخۆشکەرە بۆ تەواوی دانیشتوانی خەڵکی هەرێمی کوردستان کە بە پشتیوانی خوای گەورە و بەپێی پێشبینیەکان بێت لە 27 ئەم مانگەوە تا پاش چەند ڕۆژی داهاتوو شەپۆلێکی بارانبارینی درێژخایەن و چەند قۆناغ ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە. بەپێی پێشبینیەکان بێت 27 مانگ سەرەتای دەستپێکی کاریگەری ناسەقامگیری لە ناوچەکانی هەرێمی کوردستان کە بە کاریگەری دەریای ناوەڕاست لە ناوچەکانی کوردستان دەست پێکات و پێشبینیەکەی ناوبەناو لە ناوچەکانی کوردستان و بەتایبەتیش پارێزگای کەرکووک و سلێمانی و هەڵەبجە گەرمیان دەست پێ بکات و بارانی تیا ببارێت بە ڕێژەیەکی ئاسایی بارانێکی نەرم و لەسەرخۆ پاشان بە تێپەڕبوونی کات و 28 مانگ شەپۆلەکە بەرفراوانە بێت و تەواوی ناوچەکانی هەرێمی کوردستان ئەگرێتەوە و ئەگەری بارانبارینی مامناوەند بۆ باشیشەیە و پاشان بەهۆی هاتنی بارەستە هەوایەکی ساردەوە لە شەوی 28 لەسەر 29 مانگ پێشبینیەکەین بەفربارین دابەزێتە نێو سەرجەم ناوچە شاخاوەکانی هەرێمی کوردستان و پلەکانی گەرماش بە ڕێژەیەکی بەرچاو ڕوو لە دابازی بکات. هەروەها لە شەوی سەری ساڵ هەتا لە 30 مانگ و 31 مانگ کە شەوی سەری ساڵە هەتاوەکو شەوی 1 لەسەر 2 2026 پێشبینیەکەین لە هەرێمی کوردستان ناوبەناو باران ببارێت لە سەنتەری شارەکان و ناوچە شاخاویەکان و ئەو ناوچانێکی ئەکەونە دامینی چیاکانەوە تا سەنتەری شارن و لە تەنیشت یاخود لە بنی ناوچە شاخاویەکانی هەرێمی کوردستان ئەگەری بەفربارینیان هەیە بە پشتیوانی خوای گەورە بە شەوی ناوبەناو لە 31 مانگ بۆ 1 2026 واتە بەپێی پێشبینیەکان بێت سەری ساڵ پێشبینی ئەکرێت باران و بەفر لە هەرێمی کوردستان بە شەوی ناوبەناو تۆمار بکرێت و هەندێک کاتێش ئەگەری بارانبارینی باشەیە ڕێژەکان دڵخۆشکردن لە ڕووی بارانبارینەوە و هەروەها ئەگەری بەفربارینی شەیە وەکو پێتانم وت کە مژدەی خۆش بڕێوەیە و تەنها لەسەر کات ماوە ئەگەر بە کورتیش پێتان بڵێم والله ئەعلەم ئەوە لە 27 مانگ هەتاوەکو سەرەتای دەستپێکی ساڵی تازە 1 2026 هەرێمی کوردستان لە ژێر کاریگەری کەشێکی ناسەقامگیرە و بە شێوەی ناوبەناو بەفر و باران تۆمارەکرێت بە پشتیوانی خوای گەورە و بەدڵیەوەشە بێ ئینشاءڵڵا چاوەڕێی چێکەیت و ئەم مژدە خۆشەش بنێرە بۆ هاوڕێکەت پێ بڵێ بەفر بڕێوە.